حق نییە موچەڕەتی بە مۆزوعە بکەین بەڵام ڕەفتایە وەک نفت ئێستا وەک مەسەلەی هەناردەی نفت نەما تەواو مۆزوعەکە نەما دەمینیتن ئەو نقطەکی دیکە هەیە کە بێ دەڵێن داهاتی نانەوتیەکان ئەو شوابزانم عیلاج دەکرێت ئینشاءڵڵا یان عیلاج کرایە ئاگام لێ نییە چکو من عیدی من نییە بەس ئینشاءڵڵا تەرتیب دەبێ و ترتیب دەبێت کاکە وەستانەکەی فەنی بوو ئەوەندەیە ئێمە خەزاناتمان هەیە لەوێ خەزانات هەندێکیان ئەساسن نەوتی تێدایە نەوتی قەدیمەکەیە خەریکە معالجەی بکەن چکو هەندێک تەلەوت نەک تەلەوت بووە هەندێک ئەوی مادەکان تێک چووینە دەبی چاکیکەین هەندە تەنکەرەکانی دیکەش ئەوەن حکوومەتی تورکی سیانەی لەسەری دانایە سیانەی دەکەن یعنی مەسەلی تەکنیکی بوو هەر ئەوەندەیە وچاک بوو الحەمدلله بەخوا با بە بەرمیل ئەو نەکەین باز بکەین ڕۆژانە زیاد دەبیتن هەر ڕۆژانە و چەند زیاد دەبی ئێمە هەڵوەردەگرین یعنی وەک سۆم و وەردەگریستان دەکەین دەفرۆشین